مسعود لهمو برهمي همو زانيان وربقري خۆمان لە دەمارگیری و تەعەسسوب بپارێزین چونکە تەنیا قورئان و سنت معصومن لە هەڵە بەدیع الزەمان ئوستاد بەدیع الزەمان ئەویشێکە لە زانایان و خۆشی ئیستیفادەی لە بەرهەمی زانانی پێشخۆی کردو کەواتە ئێمەش دەبێ هەم سوود لە بەرهەمەکانی ئەو هەم لە هی زانانی دیکەش ببینین و خۆمان لەسەر بەرهەم یەکێک لە زانایان حەصر نەکەین. Diyor, Üstad diyor, biz bir alimin fikirlerine munhasır olmamamız lazım ve bütün alimlerin fikirlerinden fayda almamız lazım, bütün alimlerin eserinden fayda almamız lazımdır. تێبینی چوارەمەم ئەوەیە کە ئێمە تەقدیری بارودۆخ و هەلومەرجی تایبەتی ئوستاد بەدیع الزەمان بکەین. ئوستاد بەدیع الزەمان ژیانێکی تایبەتی هەبووە، زەختێکی زۆری لەسەر بووە، فشارێکی زۆری لەسەر بووە، هەندێک مەسەلەی باس نەکردووە. مەرجنی ئێمەش لە خۆمانی قەدەغە بکەین بۆیە کەمتر باسی سیاسەت و ئیسلام و دەوڵەتی کردووە، کەمتر باسی ڕەنگەوەک پێویست باسی مەزڵومیەتی میلەتەکەی نەکردبێ یاخود ئەگە باسیش کرابێ تەحریف کرابێ. بەڵام گرنگەوەیە ئێمە تەقدیری وەزعی بکەین، خۆمان ئەوەی کە پێویستە لە قورئان و سونەت دەری بێنین لەگەڵ هەموو ڕێز و حورمەتێکیمان بۆ بەدیع الزەمان و بۆ غەیری ئەویش لە عولەمای ئیسلام. Başka bir notumuz odur ki Üstad Bediüzzaman'ın durumu başka olduğu için biz kendi durumumuza göre ve kendi zamanımıza göre fikir sunmamız lazım. Bazı konular var, Üstad Bediüzzaman bu konulara girmemiş. Üstad Bediüzzaman'ın durumu takdir etmemiz lazım ve o zamanlar her şey Üstad Bediüzzaman için uygun olmadığını anlamamız lazım. Ona göre biz Kur'an ve sünnete amel ettiğimiz zaman kapsamlı bir şekilde konulara bakmamız lazım. دێمە سەر تەوەری کۆتایی قسەکانم دەڵێم بە ساڵیادی ئوستاد بەدیع الزەمان بکەین بە هۆکارێک بۆ جەختکردنەوە لەسەر چەسپاندنی برایەتیمان لەسەر ئەساسی عەدالەت. ئێمە وەکو کورد و تورک و عەرەب و فارس میلەتانی موسڵمان کە لەم ناوچەیەدا دەژین بە عەدالەت وڵاتەکە بۆ هەمان فراوان دەبێت، برایەتیش بەبێ عەدالەت نایەتە دی. بە ساڵیادی بەدیع الزەمان کە کاریگەری لەسەر هەموو میلەتانی موسڵمان هەبووە بە عەرەب و تورک و فارس و ئەفغان و پاکستان و میلەتانی دیکەشەوە، ئەمە بکەین بە مناسبەیەک بۆ تەکیدکردنەوە لەسەر چەسپاندنی عەدالەت، نەمانی ئەو جیاوازیانەی کە پەیدا بووە لە نێوانی کورد و تورک لەلایەک، عەرەب و کورد لەلایەک، فارس و کورد لەلایەک، ئەو جیاوازانە نەهێڵین، بە عەدالەت وڵاتەکە بۆ هەمان فراوان دەبێت. Üstad Bediüzzaman'ın vefat yıl dönümü bize bir motivasyon olmalıdır ki biz kardeşlik için ve çaba sarf etmeliyiz ve adaletsizliğe karşı tavır göstermeliyiz ve bu bölgedeki Kürt, Türk, Araplara adalet yoluyla davet etmemiz lazım ve davetimiz İslam'a ve Kur'an'a uygun bir şekilde olmasıdır ve adaletli bir şekilde ve adalet yaşam tarzı için mücadelemiz yönlendirmeliyiz. وەلە ڕاستیدا ئێستا تۆپ لە ساحەی برایانی مسلمانی عەرەب و برایانی مسلمانی تورک و برایانی مسلمانی فارسدایە بەکو ئێمەی مسلمانی کورد ئەوان هەموو دەوڵەتیان هەیە، زۆر عەیبە و زۆر حەیفە دەوڵەتی بە ئێمە ڕەوانە بینن یاخو بەلای کەمەوە هەرێمێکی فیدراڵیمان پێڕەوانە بینن. Şu anda top Arapların ve Türklerin ve Farsların sahasındadır. Gerçekten onlara büyük bir eksik ve büyük bir ayıptır. Kendileri devletleri var. Onlara haktır ama bizim milletimize hak görmüyorlar. Yani bize haksızdır ama onlara yani bir hak olarak görüyorlar.
ومن لێرەوە ئەوە دووبارە دەکەمەوە کە لە ساڵی 2008 یەکێک لە جێگرەکانی ڕەجەب طەیب ئەردوغانم بینی ئەگەمەن باغش ئێمە وەفدێک بووین شاندێکی هەرێمی کوردستانی عێراق بووین چوو بووین بۆ چارەسەری و بارگەژێک کە لە نێوانی تورکیا و هەرێمی کوردستاندا هەیە من پێم گوت کاک ئەگەمەن باغش بە یەک وشە گرفتی نێوان کورد و تورک لە باکووری کوردستان و لە باشووری کوردستان چارەسەر دەبێت گوتی ئەو کەلیمەیە چییە؟ وتم جیاوازیەکانی نێوان کورد و تورک مەهێڵن با هەمووان یەکسان بین ئەو حەقەی تۆ هەتە ئێمەش هەمان بێ مشکلە نامێنێ. 2008'da biz Türkiye'ye geldik. Kürdistan bölgesel hükümeti ve Türkiye Cumhuriyeti arasında bir kriz yaşanıyordu o zaman. Biz bir heyet olarak Ankara'ya geldik. Ben Sayın Erdoğan'ın yardımcısıyla görüştüm. Egemen Bağış'la görüştüm. Ben ona bazı şeyleri söyledim. Mesela ben dedim eğer Kürtlerin ve Türklerin farklılığı kaldırılırsa o zaman hiçbir problem kalmaz. Yani bütün problemler farklılıktan kaynaklanıyor. O farklılık ve üstünlük kalkarsa o zaman bizde problemimiz kalmayacak sizinle. ومن لێرە شەوە دەڵێم بای گۆڕانکاری لە عالەمی ئیسلامیدا هەڵی کردووە پێرێ تونس و دوێنێ میسر و ئەمڕۆ لیبیا و یەمەن و بەحرین و شوێنێکی ئوردون و سووریا بە تاکید ئەو بای گۆڕانکاریە بریتێ لە ئیرادەی خەڵکی مستەضعەف خەڵکی چەوسێنراوە لە بەرامبەر ڕژێمە دیکتاتۆر و لە بەرامبەر کەسانی تاکڕە و خۆسەپێندا و خوای پەروەردگاریش هەواڵی پێداوین کە ئیرادەی خوا لەگەڵ مستەضعەفاندایە وەکو دەفەرمێت وەنورید أن نمن على الذين استضعفوا في الأرض ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين ونمكن لهم في الأرض خوا دەفەرمێ ئیراد دەمانەوێت کە چەوسێنراوان لە زەویدا بکەینە میراتگری دیکتاتۆرەکان و بیان کەینە پێشەوە و پێیان بچەسپێنین لە زەویدا ڕەشەبای گۆڕانکاری ئیرادەی خەڵکی چەوساوە کەوتۆتە کار ئیرادەی خواشیان لە پشتە بعد دەسەڵاتدارەکان وریای خۆیان بن ئەگەر دەیانەوێت لەسەر کورسی بمێننەوە چاو بە خۆیان دابگێڕنەوە و زوڵم لابەرن و عەدالەت بچەسپێنن و مافی خاوەن مافام بدەن. Bu durumda bir devrim rüzgarı var ve milletler bu kötü durumlar ve onlara uygun olmadığı durumları değiştirmek için çaba sarf ediyorlar ve mücadeleye başladılar. Mısır ve Tunus'ta devrim başladı. Bu devrimler ve bu rüzgar milletler ve halkların devrim rüzgarıdır ve mustazafların ve zayıf bırakılanların sesidir ve Allah'ın iradesi de onları destekliyor. Cenab-ı Allah onlara müjde vermiş. Cenab-ı Allah buyurmuş ki yeryüzünde bırakılan